سەری ئێمە بۆ دموکراسی و هەر وەختێک دموکراسی هەبوو حکومتداری دیارە دەست لە شەرەکە هەڵدەگرێت لە پاشان لە سیاسەتدا ئەوە ڕەش و سپی نییە هەموو شتێک و هیچ هەر کەس ئاوا سیاست بکە سەر ناکەوێت با ئێعتراف بکەین کە لە تاریخی میلەتەکەماندا کورد سیاسەتەکەی ئەوە یا هەموو شتێک یا هیچ نەتیجەکە بۆتە چی بۆتە هیچ لە سیاسەتدا زۆر جار وا هەیە دوو هەنگاو دەچێ پێش دوو قەدەم دەچێ پێش شتێک وەردەگری لە پاشا دیسان خەبات دەگەی بۆ شتێکی کە دیسان دەچێ پێش ئەوە سیاسەت ناویان ناوە هونەری ممکن سیاست هونەری ممکنە ناوە خەیاڵی لە خەیاڵی خۆتدا شتێک دابنین داوا بکەین ئەوەی کە واقعی دەکرێت جێبەجێ دەبێ ئەوە سیاست ئەوی دیکە شێعر و خەیاڵاتە قەدەغە نییە شێعر و خەیاڵات بەڵام بە شێعر و خەیاڵات کاری سیاسی